خێرانلۆخرین شتێکی هەڵەیە لە کوردستان و زۆر باویشە بەداخەوە خێرانلۆخرین شتێکی هەڵەیە و تاجێکە پێتان دەکرێت بە پێ ڕێنمایەکانی مرور کە نووسراوە هەشتا بۆ نمونە لە جادەیەک وەکو یا شەقامێک وەکو 100 متری هەولێر لەوە زیاتر تێ نەپەڕن حتمما شتێک هەیە کە بۆیە پێدان دەڵێ خێرایی کەم بکەنەوە یا لەوە زیاتر تێ بپەڕن. مشکلەی من هەرە گەورە کە دێمەوە کوردستان سایحەقیە لەبەرەوە بەڕاستی لێرە زۆری گەنجەکانمان لاوەکانمان هیچ پابند نابن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و زۆر تووشی گرفتی حەواتی سارە دەبن لەبەرەوە پێوەست نابن بە ڕێنمایەکان سار لێخوڕێن بە ڕادەبەدەر و التزام نەکردنیان بە شارەتەکانی مروری یا بە ڕێنمایەکانی هاتوچۆ. گەنج سەد ینی گەنج دعمی بکات و حادثێ بکات ینی خەرخەتت گەنجانە گەنج ناڕاستن باڵڕوانە نووسی جۆدەدا زانین باڵی خۆرگەندش نەکرێت سەر بەخۆی ئیجازە نیە ئیجازە هەبیت ڕات ساری بەرنجا لێ خوڕن دعمەک بەر حادثە کرد خۆلەیەکی دا پشتنگش عنی مەڕۆ جامێرە حقیقەت عنی هەتا ساعت هەتا عنی هەل ساعت 6 بەیانی هەتا ساعت 12 شەوی عنی خزمەتە هەوڵاتە دا ملەتی کوردە بەس بێ ملەت خۆ عنی حقیقەتی بێ احترامەوە مرۆڕە بگرێت. هۆکارەکەی دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی کە یەکەمینیان غڕۆریەتە غڕۆریەت یەکێکە لەو هۆکارانەی کە بووتە هۆی ئەوەی دەعم زۆر ببێت مردن زۆر ببێت چونکە ئەو کەسێک کە دەعم دەکاتن بەتەکید بەهۆی ئەوەیە کە ئارەقەی نووچەوانی خۆی نییە ئەو سیارە کەسەشکە لەوی کڕیە قیمەتی سیارەکەی نازانێت.